بینەرانی بەڕێزی NRT ئەم کاتە هەموو کاتێکتان باش سڵاوی ئامانچێ من و ستافی بەرنامەی شانتان لێبێت بە خۆشحاڵیەوە لە بەرنمەیەکی نوێیشان هاتوینەتەوە دیدارتان بەرنمەیەم جارەمان سەبارەت بە خۆڵ و خاشاک و ڕێژەکەی لە هەرێمی کوردستان و کاریگەری بۆ سەرتەندروستی هاوڵاتیان و ڕیسایکلینە. جاران دەوترا وەتەن ئاوی کەوسەرە و خاکی گەوهرە و پڕ لە گوڵ و نەسرینە، بەڵام ئێستا وەتەن پڕ لە دەبەی ئاو و لە قوتوی فڕێدرا و لە شوشەی خواردنەوە گازیەکانە. بەرزبوونەوەی ڕێژەی خۆڵ و خاشاک لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ باشبوونی ئاستی بژێوی و ژیانی هاوڵاتیان یان کەلتوری بێباکی و نەریتی بەفیڕۆدانە و هاوڵاتیان هێندەی کە سەرفی دەکەن دوو هێندە فرێدەن. شارەزایان چی دەڵێن لەبارەی خۆڵ و خاشاک و چارەسەرکردنی لە ئێستای هەرێمی کوردستاندا؟ ئایا پرۆسەی ڕیسایکلین کە لە بەشێکی زۆری وڵاتانی جیهانی پێشکەوتوو جێبەجێ دەکرێت، ئایا دەکرێت لە هەرێمی کوردستان هەمان میکانیزم بەکار بهێنرێت بۆ چارەسەرکردنی کێشەی خۆڵ و خاشاک؟ ئایا ئەم شێوازە لە جێبەجێکردنی ڕیسایکلین چۆن دەکرێ و کەی دەکرێ و چێ خۆی بە بەرپرس دەزانێت لە ئاست ئەم کارە گەورەیەدا؟ خەڵک زۆرترین شت چی فڕێیە؟ زۆرترین شت ئەمڕۆ کەلوپەری ناوماڵ. تۆڵی سەبەبی چییە؟ سەبەبی تێری خواردنەوەی تا ئێنەکە زیاوە لێت فڕێ من فڕۆ لێڕژێت. ئەگەر زیاش بێ قەی ناکە تۆ دوو عەلاگە زیابێت لەوە تشتێکی کارێکی ئاسایی بێ، بەس تۆ 400 لی گەورەیان 500 لی گەورە زیای بڕژیتە ناو سیارێک و هەموو ڕۆژێک بەم شێوەیە بەڕاستی لەوە چ خەڵک زۆر تێر بوو بێت. بەڕاستی ئێستا سەیرەکەی نێمە بینین وەکو کامێرێک لەسەر جادەکان یا لە کۆڵانەکانە سەیرەکەین زیاتر خەڵک یعنی مەسەفی زیاد ئەکەن، زۆر زیاتر مەسەرەن لە ساڵانی جاران خاک و خۆڵ و ئەمانە زیاتر فڕێن. ڕۆژانە چەند تۆن خۆڵ و خاشاک و خواردن لە شاری سلەیمانیدا فڕێ دەدرێت و ئەو کارمەند و ئەو گروپ و دەستگایی دەیکا چەند کەسن؟ بەڵێ ئێمە توانین لەسا سێ بەشی لە سا 75 سنووری شارەوەی سلێمانیمان داوە بە کارتی تایبەت و لە سا 30 بەدەستی تیمەکانی بەشی خزمەتگوزاری سەر بە سەرۆکاتی شارەوەی سلێمانی بە کۆی گشتی 1200 ژینگە پارێز ڕۆژانە خەریکی کۆکردنەوە گواستنەوەیە و 200 ئامێری جۆرا و جۆر لە کەپس و دەمپەڕ و تراکتۆر و دووتەنی و ئۆتۆمبیلی گسکدان خەریکی خاوێنکردنەوە و کۆکردنەوە گواستنەوەی خاشاکە بۆ وێزگەی ژێخستنی تەندروستی لە ناوچەی تانزەرۆ. ڕۆژانە لە ئێستادا 1000 تەن بۆ 1200 تەن ڕۆژانە دەوێزێتەوە بە سەرجەم تیمەکانی هەم کۆمپانیا هەم سەرۆکاتی شارەوانی سلێمانی بە پێی وەرز و کات و ساڵ خاشاکمان لە گۆڕانکاریایە. خۆڵ و خاشاک بووە بە مشکلی هەمومان لە بەروی ڕێژەکەی زۆر زیابێ، ئێمە ڕوبەرەکەمان جێگیرە بەڵام کەسەکانمان زیاد ئەکات و ئەمانیش ڕێژەی بەکارهێنانی شتەکانیان زیاکە بۆ مەترسیە خۆڵ و خاشاکانمان زیاد لە حەد بوو پێویستی بە چارەسەر هەیە. کە کاتێک شارێک دروستەکەی وەکو شاری سلێمانی پێشەوەی کە هیچ شتێکی بۆ بکەیت دەبێ بیلەوە بکەی پاشەڕێ ئەو شارە چۆن ڕزگار بێ لێی. ڕۆژانە بە پێی ئەو داتایی کە من ئامادەیە لەلام لە شارێکی وەکو سلێمانی و هەولێر و دوهۆک بە تایبەتی هەولێر و سلێمانی 100,000 تەن ڕۆژانە فرێ دەدرێت لە نزیک شاری سلێمانی. ئەم 100,000 تەنە سەرڕایەوەی کە پانتایشی گەورەی فراوان لە زەوی نزیک لە شاری سلێمانی و شاری هەولێر و شاری دووەک ئەو زەویە خراپ دەکات بۆ چەندەها ساڵ ئێمە ناتوانین ڕزگار بین لەو خراپبوونە. سەرڕایەوەی ئەو کاریگەریەی کە بەهۆی باو بۆی ئەو سووتانەی کە لەو پاشۆڕانەیە دروستە بێتێتەوە ناو شارەکە من بە یەکێک لە دژوارترین کێشەکانی هەرێمی کوردستانی دەژمێرم، چونکە وەکو سەرەتا باسم کە دەگەر ئێستا لە دیزاینی دروستکردنی شارێک یا گەڕێکێک لە وڵاتانە کە هێنە سەر ماستە پلان بۆ دروستکردنی ئەو شارە یەکەم جابی لەوە دەکەن پاشەڕۆکەی چۆن بێت. چۆن لە بارودۆخی ژینگەیی هەرێمی کوردستان تێدەگەی پەیوەست بە خۆڵ و خاشاک و ئەو بڕەزیا پاژماوەیی کە هەیە لای هاوڵاتیان؟ بەڵێ تاوان بەهۆی پێشکەوتنی بەشەریەتەوە بە تایبەتی هەرێمی کوردستان کە لەم کاتا پێشکەوتنێکی بەخۆی بینیوە پاشەڕۆ زۆر بووە، پاشەڕۆی ترچ لەسەر مستەوای فەرد بێت لەسەر مستەوای کارگەکان بێکە هەیە. ئەمە وای کردووە کێشەیەکی دروست کردووە بە حەقەت بووە بە کێشەیەک پێویستی بە چارەسەرە، چونکە زۆربوونی ئەم پاشەڕۆیانە تەسیری زۆرە. پاشەڕۆی ماڵان بە زۆری کەوانە مەوادی عوزین تەسیریان تقریبان کەمترە چونکە قابلی تەحلیل و حەلە بێ، بەڵام بەعزە مەوادێکمان هەیە شوشە پلاسیک مەوادیکە ئەمانە کە فترێکی زۆریان ئەوێ بۆ شیبوونەوە لەو کاتیشی بوونەوەشیانە تەسیرەکەنە لەسەر پیسبوونی خاک، تەسیرەکەن لەسەر پیسبوونی
بەهۆی باراناوە ئەچێتە خوارەوە بۆ ئەچێت بۆ ڕووبارە و چەمەکان کە بێتە هۆی پیسبوونی ئاو ئەو ماوادانەی تر کە دەف نەکرێن بەهۆی ئەو لیک و ینیانە و کاچێت ئاوی ژێر زەوی پیسەکە لەبەرەوە گەیشتەوە حاڵەتەی کە ڕیسایکلین ضرورێتێکە کە ئەبێ هەبێت بکرێت کە وەکو حکوومەت کەوتۆ بەرنامەجت نییە بۆ خەڵک چی بکە کەچیتەوە بۆ سەیران ئێستا یعنی کەچیتەوە سیرێکی مەساتە بینیت هیچ بەرنامەجێک نییە کابرێکیە بۆ سەیران وەرە ئەو ئەشانە کە بەکارێن لەکوێ فڕێ بە شوشەیە قوتووە چییە هەموو فڕە درراوە ئەبێ بەرنامەجێک ببێ یەک بەرنامەجێک بێ دوو ئیدوکیشن فێربوونی ئەو خەڵقە بێ خۆی هەست بکات خۆی هەست بکات کە ئەمە زەرەرە بۆ خۆی خەڵک زۆربەی یان سێرەکەی مەسەن ڕۆژ نییە سەڵێک دوان مەسەن خواردنی نەکە نان خواردن میوە لە سێمە لەو شوێنەی لەسەر جادەکان یان میوە بینی نانە بینی کەوتووە شوێنمان هەیە ڕۆژ نییە 400 گەورە لەم گەورەکان برنج و شلە نێنن نێکەنە سیارەکەەوە یعنی ئەمە ڕۆژێک نییە دوان نییە ئێستا لەوە چێشتێکی ئاسایی بێ مەسەن ڕۆژێک دوو علاگە زیابێ یان سێ علاگە خواردن زیابێ یان بەشی 5 کەس 6 کەس زیابێ بەس تۆ کولی ڕۆژێک 500 گەورە بەڕاستی لەوە یعنی یام زیاد مەسرەفێکی زۆر هینە یعنی نەریتی بە فیڕۆدان ماوەیە کە لە ناوێمە بە شێوەیەکی بەربڵاو سەری هەڵا و تەشەنەی سنووە ئەوە شتێکی ئاسایە ئێستا تۆ بڕۆ سەر خۆڵەکە سێرکە شتی وا فرێدراوە لەوە جاران بە کۆڵی پارە بوو نەکڕایە وانە بەس ئێستا سێرەکەی مەسەن هەر لە شتومەکەەوە هەر لە خواردنەوە لە هەموو شتێکەوە یعنی خەڵک ئێستا دوێتەوە کابرا سێرکە شتێکڕێ بە کۆڵی پارە پاش چەند مانگە نییە فرێیە نامە بەلای تۆ وەڵام من بە زیاد مەسرەفی ئەزانم مۆدێلە یان ئەمە جۆرێکە لە خۆین کردن زۆر بێشتەکە گەڕێنەوە بۆ چاولێکەری یعنی وەکو چاولێکەریی لاتۆ کابرا مەسەن شتێکە کڕێت دراوسێکی شتێکی تازەترێکڕێ ئەمە چێەوەی خۆی فرێ یامی گۆڕێت ئەیفرۆشێ بە نرخێکی زۆر کەم تا دانێک لەوەی دراوسەکەی بکڕێ یان دانێک لەوەی بکڕێ یعنی ئمە زیاد مەسرەفیە بووە بە چاولێکەری خەڵک زۆرترین شت چی فڕێە زۆرترین شت ئەمڕۆ کەلوپەری ناوماڵ کەلوپەلی ناوماڵ زۆر فرێدە مەسە کابرا سەرەکەیت تاقمە قەنەفە کرێ بە کۆڵێ پارە پاش ساڵێک ئەچێ فرێ ئەی گۆڕێ یان بچێ ئەیا بە دوو دەستگیار بە نرخێکی زۆر کەم ئەیفرۆشێت تا تاقمێکی تازەتر بکڕێ ئیتر لەوە چێ مەش خەڵکەکە ئێستا مەسەن بژێ ژیانی باشتر بوو بێ بۆ کارەکەی من بۆ ئەوە گەڕێنمەوە بەس ئەوەژەوە ناگەێنێت تۆ بەو شێوەیە زیاد مەسرەفی بکەی بە تایبەتی لە خواردنە بەڕێزت چیەکەی کاری تۆ چیە کاری شارانیم لەگەڵ ئەم پیاوە خەڵتیەکەم و علاگە خەڵخواسات کۆکەم و تا معاملەی خەڵک یان شێوازی هاوکاری خەڵک چۆنە لەگەڵەوە بەس لە منتیقی کورسات و ئەزم ڕوانەی شەکەین کەسمە لەگەڵ بەس هاوکاریەوە یا هەر یەکێ بەلایەکە علاگەی فڕیا شوشە فڕیا قوتو فڕیا خواردن هەمووی فڕیا هەر یەکێ بەلایەکە فڕەیە بە علاگە لای نەخوا هاوکاری هیچمان ناکەن بە بەڵێن کاتی خۆیان و وەتان پڕ لە گوڵ و نەسرینی ئێستا پڕە لە دەبەی ئاو لە هەموو دار و بردی دیگە ئێسقانە پراخ و ئەو شتانە فڕێن لەو ناماقولنی حەیەک بەدەم بۆ تێناکەن ماقولەت خۆ ئەی ڕێی تۆ چییە لەسەر فرێدانی شتێکی زۆر خواردنێکی زۆر ئەکرێ و کە زۆری لێ فڕێدرێ زامێکی جوان و ڕێک بکەێتە علاگۆ بە تەرزیدانێ ئێمەش بە ئاهاتبارێکن تا نەمە بەسمەوە نییە ئەڵەم خەڵکی ڕۆژگاری برسێتی بیرچۆتەوە ئێستا شتێکی زۆر فڕێیە تۆزێ یەک دنیا خواردنەکەەوە بەشێکی زۆر لەوە فڕێە و نایخۆ تۆڵی سەبی چیە سەبی تێری خواردن تا ئێنەکە جیاوەلێت فڕێ من فڕۆ لێڕژێت بەتاکیدەوە شتێکی زۆر ڕاستە شوێنمان هەیە بۆمانێنن قەنەعەت کە لەوە چێ بڵێم 400 گەورە بەس بەلەو لێڕژاوە یعنی ئەگەر زیاش بێ قەی ناکە تۆ دوو علاگە زیابێ لەوە چ شتێکی کارێکی ئاسایی بێ بەس
تۆ 400 لی گەوریان 500 لی گەورە زیای بڕژیتە ناو سیارێک و هەموو ڕۆژێک بەم شێوەیە بەڕاستی لەوە چی خەڵک زۆر تێر بوو بێت. وە کەسێکە ڕۆژانە لە شارەوە پیسی و خۆڵ و خاشاک گوازیتەوە خەڵک تا چەنە هاوکارە لە دانان و شێوازی ڕێخستنی خۆڵ و خاشاکەی. وەڵا بەڕاستی خەڵکیش هاوکاریمانەکەن بە هەموو شێوەیەک بەڕێکوپێکی ئەو خۆڵ و خۆشاکان ئێهێنە دەرەوە و هاوکاریمانەکەن بە هەموو شێوەیە. زۆرترین شت کە خەڵک ئێستا فڕێدا چییە؟ تەبەن ئەو شتانەیە کە مەسەم پاشە ڕۆی خواردن و پیسی ناومەتبەخ و ئەو جۆرەشتانەیە ئەلاگە و بڵێن کارتۆن و ئەو شتانەیە بە زۆریەکەی. ئەگەر لە تۆ پرسم هەز ناکەی ئەم 1-2 ساڵێ ڕابردوو بە تایبەتی خەڵک خواردن و شت زۆر فڕێدا؟ بەڵێ بەڕاستی ئێستا سیرەکەی نێمە ئەبینین وەکو کامێرێک لەسەر جادەکان یا لە کۆڵانەکانە سیرەکەین زیاتر خەڵک ینی مەسەفی زییا ئەکەن زۆر زیاتر مەسەرن لە ساڵانی جاران خاک و خۆڵ و ئەمانە زیاتر فڕێن. بەڵێ زۆرترین شت کە فڕێدەن کە لای تۆ جێگەی نیگەرانیە کە قابلی فڕێدان نییە چیە؟ وڵی ئەوانن مەسم بڵین ئاسن و بەعزێ ئەشیای کەلوپەری ناوماڵ ئەهێنە دەرەوە پێمان ئەڵێن ئەوە فڕێن تەبەن قابلی ئەم سیارەیە نییە هەموو سیارەکان نەگەم سیارەیە ئەم سیارەیە ناوەی ئاسن و بەرد و ئەمانە زیاتر داوامان لێ ئەەکەن ئەڵێ فڕێن مەژ ناتوانین لەبەرەوەی سیارەکان نەشتێن کەپسەکان نەشتێن. واتە ئەبێ شێوازێ هەبێ بۆ ڕێخستنی یان جیاکردنەوەی خاشاکان لە یەکتری بۆی بتوانرێ بەشەوەی تەندروست بگوازرێتەوە؟ بەڵێ ئەوە زۆر شتێکی پێویستە بەجیا ئەو شتانەی مەسەلەن ئەوەی ئەشیای ناومەت بەخە بەجیا ئەوەی شتی ترە مەسە خواردنە بەجیا خاستە نان بە تایبەتی نان بخەنە ئەو لاوە. کرێکاری کۆمپانیا یانی حکومی؟ منی کۆمپانیام. ڕۆژانە مامەڵەی خەڵک چۆنە لەگەڵ خۆڵ و خاشاک و ئەوانی لە جێ ئەمێنێ لیان؟ وڵی زۆر باشن یعنی هەموو یەکەنە علاکەی گەورەوانێ بەس هیوای خواردنی زۆر لەگەڵ تێکەڵەکە ئەوە زۆر شتێکی ناشرینە. واتە ماڵان ئێستا فێربوون خواردن زۆر فڕێدان؟ بەڵێ خواردن زۆر فڕێن بەڕای تۆمە بۆ چێگەڕێتەوە؟ وڵی بۆ زیان مەسرفیە گەڕێتوانێ بۆ زۆری خواردنە گەڕێتوانێ. ئێوە چۆن معاملە لەگەڵم خواردن و شتاناکرد؟ ئەو خواردنە یا نان ئەگەر نان یعنی سەمون و شتکای کە نەعلاگەوە ئێمە بای ناکەن لە سیارەکانمانە هەمووی لە پەنا دیوارەکە داین ئەو کەسی کە ئەگەڕێ بۆی نانەوەردە شتێک کۆکاتەوە ئەو هەڵێگرێتوانێ ئێمە لەبەرەوەی گوناحە وەکو شتێک بە شەرعی دینی گەڵی گوناحە و نانەوەردەشتی وایە نەخێنە حایە خۆڵ خاکە شاکەوە بۆی نەوێ بەژێر پێوە. جگە لەمە خەڵک زۆرتر چی فڕێدا؟ وڵی فریانی خەڵک تەمان پۆشاکی زیای فرەیە هەروەها بێت سەتەلای تەلەڤیزیۆن ئەمانەشن فرێن تەرجیل و شت فرێن یعنی هەچی شتێکی پێستیماڵ بێ زیابێت یعنی گۆڕانکاری تیاکە ساڵانە فرێن. هەز ناکەی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو خەڵک شت زۆر فڕەیە؟ زۆر فەرقی کردووە ئەو ساوانە بۆ سا خەڵک موادی شێکردی بۆ 2-3 ساڵ دایانە ساڵ بە ساڵی گۆڕێ فرەیە. جگە لەمە ئێوە کە شتەکان جیا ئەکەنەوە یاخود هەمووی بەیەکەوە ئەخرێتە ناو علاگە هەمووی بەیەکەوە ئێنرێت؟ هەمووی ئەوی کە بەجیا دایناوە خۆی کابرا ماڵەکە کە دایناوە ئێمە هەڵێک نوێخێن ناو سیارەکەەوە ئەتیمە جای ناکە جاکردنەوە لە ئێمە نیە بەس خواردنەکە نەبێ سەمون و ینی بڵێن برنج جوشتیوە بەکرێکارەکان هێڵم بیخەنە لایەکەوە ئەوەی کە هاو نانەوە دەشکۆکاتە ئەوی ئینی باریکات. شوشە و ئاسنۆم شتانە کێشە بۆ ئێوە دروست ناکە کە تێکەڵ بە خواردن و تێکەڵ بە شتەکانی ترەبێ؟ شوشەکە نەکات مشکلان وە جاری وا دەستی کرێکارەکانمان نەبڕێ قاچیان نەبڕێیانی لە کاتی بارکردن تێکردن. خەڵک هاوکاریمان ناکە ینی شەو ڕۆژمان خچۆ لە سەر یەک باوەڕ بێ من جاری وارە سعات 4 دەرەچم سعات 2 دەرەچم خەڵک هاوکاریمان ناکە ئەگە خەڵک هاوکاریمان کات شار بەعام پاک بێتەوە شارێکی جوانە بێت کە هەموو خەڵک ئاواتی بێ بۆ شاری سلێمانی. چۆنە خەڵک هاوکارتان ناکە یعنی چۆن؟ پیسەکان نایکەنە حاوێکەوە ئەمە یەک مەقەبا بڵاوەکەنەوە بڵێن عیب نەبێ برنج و شلە و ئەمانەی کە بەرماوەی خەڵکە وەکو پێداویسی جوان نایکەنە حاوەکانەوە. پرسیارێکە لێ یەکەم خەڵکی ئێمە ئەو شتە زۆرەی فڕێەیە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆن؟ وەڵی زیاد لە حەدەوە خۆت نایبینیت هەر زۆر زیاد لە حەدە باوەڕ بێ ئێمە 30 سیاری فران ناکەوین. واتە خەڵکی ڕۆژگاری برسێتی و نەبوونی بیر چۆتەوە ئێستا خواردنێکی زۆر فڕێە شتێکی زۆر فڕێ باوەڕ بێ بەیانی هەڵەگرین نیوەڕۆچتەوە خۆی وایە
بەیانی هەڵێگریت نیۆڕۆکی دە خۆی وایە چی فڕێن زیاتر هاوڵاتیان کۆلا شتی خواردەمانی بڵێ حچی شتی خواردەمەنیە فرێدرێ ئەجا بە زۆری داواکاریم لە هاوڵاتیانەوەیە کە نان نەخەنە ناو پیسەوە بە زۆری نانەخەنە ناو بڵێن حاوەکانەوە بەڕاستی شتێکی زۆر ناشارستانیە. کاکە چۆنی بە قوربان دەم تۆ کارمەندێکی شارەوانی خەڵک تا چەنە هاوکارە لە ڕێخستنی ئەو خۆڵ و خاشاکانەی کە هەیەی وەڵا باشە الحەمدسەرا بخوا خەڵک باشە لە جیاکردنەوە دانانیا وەڵا باشە الحەمدسەرا ئەو شتانەی کە خەڵک زۆر فڕێە چی و چی وەڵا هەر خۆڵی ماڵانە و کوران و عات خۆڵە چی آخر چیە و خۆڵ وڵایەتە دارە و کورە خۆڵە و کورە ئەنە و جایە و کورە هەموو شتێکەوەڵە خەڵک خواردن زۆر فڕێ ئێستا ئارەوەڵا بۆ چیە گەڕێتەوەم خواردنە زۆرە فڕێرە وڵای کاکە پارەکەی زۆرە ئەو خەڵکی کە خوا هەمشتە بە پارەی کڕێ و دەوڵەمەنە و ئەوەیە مشکلەکەی شتێکی کەمە خوا و بەشێکی زۆری فڕێدا ئارەوەڵا لە کاتێک ئێمە ساڵانێ بوو خواردن نەبوو بیخۆین بەڵێ تۆ چ داوایەک لە هاوڵاتیانەکەی وڵای هیوادارین تۆسێ ئەو خۆڵەکەم کەنەوە بە قورعان مردووی نەبیانێ خەریشی ئەوەی جێگەی سەرنج بێت لە ئێمە تانجەرۆیە مشکلەی گەورەمان ئەوێ لەبەر ئەوەی ئێمە خۆڵ و خاشاک لە هەموو شوێنەکانی سلەیمانیەوە کۆ ئەکرێتەوە ئەبرێ لەو شوێنەیە فڕێ ئەدرێ دائەنرێ کە ئەمە خۆی لە خۆیە شوێنێک ئەبێت میدیایەک دروستەکە یعنی ئەبێ بە جێگەیەک بۆ مایکرۆبات بۆ نەخۆشخەرەکان بۆ میکرۆبە نەخۆشخەرەکان تایە بژین ئەیکین بە شوێنێکی شیاو بۆ ئەوانە لەبەر ئێمە لە ماڵەکانە کۆی ئەەکەینەوە کە کەمە شوێنێکی باشتریان بۆ گونجێنین هەم لە ڕووی زۆریەوە هەم لە ڕووی گەرمبوونی شوێنەکەەوە یعنی ئەمانە هەر هەمووی ئەبێتە مەترسیدار لە هەموو شارێکە کە نەخشە و پلانی بۆ دائەنرێ ئەو نەخشە و پلانە هەموو چالاکیەکان ئەگرێتەوە لە دیزاین و پلانی گەڕەکان و پاکردنەوە و سیستمی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و سیستمی ئاوەڕۆ و هەموو سیستمەکانی تر ئێمەش لە هینی ماستەر پلانە لە بڵێن پرۆسەی ماستەر پلانە خۆڵ و خاشاک پەرەگرافێکی تەواوی لەسرە و بە وردی شی کراوەتەوە کە چی بکرێ بۆ شاری سلێمانی بەڵام ئەو پرۆسەی کە ئێستا لە کایایە ئەوەیە کە هەموو پارێزگای سلێمانی بگرێتەوە ئەو پرۆسەیەش بریتیە لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لەگەڵ چارەسەرکردنی ئەو خۆڵ و خاشاکە لە 5 زۆنی جیاوازە بۆ هەموو پارێزگا سلێمانی یەکێ لەو 5 زۆنە طبعاً شاری سلێمانیە لەبەرەوەی ژمارەی دانیشتوانی ئەگاتە 700 هزار کەس و ئەمەش ڕێژەیەکی زۆرە لە پارێزگا. دیارترین هۆکارەکان چین بۆ زیادبوونی ڕێژەی خۆڵ و خاشاک لەلایەن هاوڵاتیانەوە ئەمە کەلتوری بێباکی و نەریتی بەفیڕۆدانە یان بەرزبوونەوەیەکی بێشماری ئاستی بژێوی هاوڵاتیانە تۆڵی سەبەبی چییە؟ سەبی ئەوە تێری خواردنەوەی تا ئێنەکە جیاوەلێت فڕێ من فڕۆ لێڕژێت ئەگەر زیاش بێ قەی ناکە تۆ دوو علاگە زیابێ لەوە چشتێکی کارێکی ئاسایی بێ بەس تۆ 400 لی گەورەیان 500 لی گەورە زیای بڕژیتە ناو سیارێک و هەموو ڕۆژێک بەم شێوەیە بەڕاستی لەوە چی خەڵک زۆر تێر بوو بێت بەڕاستی ئێستا سیرەکەی نێمە ئەبینین وەکو کامێرێک لەسەر جادەکان یا لە کۆڵانەکانە سیرەکەین زیاتر خەڵک ینی مەسەفی زییا ئەکەن زۆر زیاتر مەسەرن لە ساڵانی جاران خاک و خۆڵ و ئەمانە زیاتر فڕێیان خەڵک زۆرترین شت چی فڕێیە زۆرترین شت ئەمڕۆ کەلوپەری ناوماڵ بەو حکومەی ئەزمونێکی زۆرە هەیە لەگەڵ شارەوانیە و لەم بوارەیە بەراورد یان داتایەکە لەبەر دەسابێت ساڵانی ڕابردوو بە ئێستا خۆڵ و خاشاک و زیادەی ماڵان و شوێنە گشتەکان چەند ئەوەندە زیادی کردووە ئەتوانم بڵێم ئێمە لە تا ساڵی 2010 بەڕاستی ڕۆژانە 800 بۆ 850 بۆ 900 تەن خاشاکمانەوە پێشوەخت لە ساڵانی پێشووترە کەمترمانەوە ئێستا ئەتوانم لە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە کە بۆتە 1000 بۆ 1200 تەن لە ڕۆژێکدا هۆکاری ئەمە
باشبوونی گوزەرانی خەڵکە یان نەریتی بە فیڕۆدانە لای هاوڵاتیان یان چی دیکەیە؟ هۆکارمان زۆرە ئەو هۆکارانی کە بە ڕێزت ئیشار پێداوە دوو هۆکاری سەرچین کە خەڵک بە خاشاکێکی زۆری هەیە بە حەجمی ئێستا شاریە بەڕاستی لەگەڵ شارەکانی تری عێراقدا لەگەڵ شارەکانی تری هەرێمدا بە دڵنیاییەوە زیامە سەرفیەکەن خاشاکێکی زۆریان بێ ڕۆژانە زیاد سەرفەکەن و ئەتوانن بە شێوەیەکی بڵین نادۆستی ژینگە با بڵین بە شێوەیەکی زۆر خراپ خاشاک بەکاردێن هەروکو پێداویستەکانی ڕۆژانی کە وەکو ئاو و کارەبا و پێداویستەکانی کە چۆن سەرفەکرێت. ئێرە گەڕەکی ڕاپەڕینە لە شاری سلێمانی ئەوەی دەیبینن بەشێکی کەمە لە خۆڵ و خاشاکی ئەم شارە کە ڕۆژانە دەگوازرێتەوە بۆ ئێرە و هەندێک لە هاوڵاتیان تەنانەت نابەرپرسانە ئەم خۆڵ و خاشاکانش دەسووتێنن لە کاتێکە ئەمە ئەگەر زیانی تەندروستی زۆری هەبێ بۆ هاوڵاتیان لە هەمان کاتە زیانی ژینگەی زۆریشی هەیە کە پێویستە ئەم کێشەیە چارەسەر بکرێت. ئەنجا لە ڕێگەی جارێکی تر بەکارهێنانەوەی یاخود ئەو میکانیزمەی کە لە دنیای تازەدا بە ڕیسایکلین ناسراوە. ئەبێ ئەمە چی بکەین؟ ئێمە ئەگەر سەیری ئەم سڵایدە بکەین لێرە ئێمە ئەم کۆنتێنەرە ئەم تەنەکەی زبڵە پڕیەکەین لە ماڵەوە تێکەڵەیەک دروستەکەین وێخێنە بەردەرگا لە مسەقەفترین ماڵەوە تاکو ماڵێکی احتیادی عینی شتەکەین هیچی ئەو علمەی کە فێر بووینە بەکاری نایەنین لە دروستکردنی ئەم تێکەڵەیە کە خواردنە سەیریەکەی لێرە کە لە ساسی 5 ئۆرگانێک کە ئەوەیەتەوە لە مەطبەخە چی زیایە مێنێت و میوەیە و خواردنی زیایە و لە ساسی پێپەرە وەرەقە کاغەزە لە سا 12 چشتی بینایە شایش گەچی زیایە یا چشتێ کاشیەک شکاوە یا وانە تێکەڵە کرێت دوایەوەیەتەوە لە سا 9 پلاستیکە لە سا 6 تەنەکەیە قوتووە بزانە چیت هەیە و لە سا 3 شوشەیە تۆ تەسەوری بکە ئەمە چۆن ئەمە ئەم تێکەڵەیە دروستیەکەین و ئەینێرین ژینگەیەکی پیس ژینگەیەکە کە هەمووی مەترسیە لە نەخۆشی هەمووی ئەبێ بە ڕۆژێکێتەوە کە تۆ ئێستا سەیریکە و ئاوی دەربەندی خان پێش 3 ساڵ ئەنواع وەشکال چی حیواناتە بوو لەوێ تقریبا حیواناتی ناو ئاوە تقریبا تووشی نەخۆشی بوو زۆریشی مرد ئێمە لە ریسایکل ئەتوانین سێ ڕێگایکی سەرەکیە یەکەمیان ئەتوانین ژینگەیەکی خاوێن دروست بکەین کە ئەوە زەڕورە بۆ هەموو کەسێک دوو ئێمە ئەتوانین تاقە سەرف بکەین سێ ئێمە ئەتوانین ئەو دار و درەختەی کە هەمە ئەی بڕین وەیکەین بە وەرەق و ماوەرەق پێویستیمان نابێ بەو بڕینە بەو شێوەیە کە ئەو دارە کە ئەی بڕیەکەی بە وەرەق ئەو دارە دەورێکی باڵای هەیە لە دروستکردنی ژینگەیەکی ڕێکپێک بۆ تۆ کە CO2 هەڵمژێ ئەمەیە بڵاوبوونەوەی کارەساتی نەخۆشیەکان لە ناوگەڕەکە لە ناو ئایادەکانی هەولێر و سلێمانی دووە کە باسی بابێنە سەر تا ئێستا بە هەموو خەستخانە گشتەکانی هەرێمی کوردستان تا ئێستا یە خەستەخانەمانە نەخۆشخانەیەکمانە بە نەخۆشخانە گەورەکانەوە لە شاری سلێمانی و هەولێر و دووەک کە پاشەڕۆکەیان بەجیا فرە بدێت و شێوازێکی زانستیانە بەکاربێنێت بۆ فرێدانی و پاشەڕانە نەکبەتیە یا کارەساتە پاشەڕۆی خەستەخانەکان لەگە پاشەڕۆی ماڵان و لەگەڵ پاڕۆشەڕۆی گەڕەکانە تێکەڵاو دەکرێت خەڵک
کەسەخانێکی زۆر هەن لە دەروی شار کاریان بریتە لەوەی کە دەیانوێت شتێکی بچوک لەو پاشۆڕانە بدۆزنەوە بەڵام دەستیان بەر ئەو سرنجە پیسە ئەو شتانەکەوێت من زۆر قسەم لەگەڵ بەرپرسانی ئەو بوارەیە کردووە وتومە چۆنێتی ڕزگابوون لە خەسخانەکانی ئێمە لە ناو خەسخانەکانە یا لە ناو نەخۆشخانەکانە بە تایبەتی براپزیشکان و براکارمەندەکان خۆیان دەپارێزن چەند دەستکێشێ دەستەکەن بۆی کە ئەو شتانە کاریگەریان نەبێت بەڵام ئەیخینە ناو لایلۆنێکی ڕەشەوە بەڵام لایلۆنە ڕەشەکە دیسانەوە برایانی شارەوانی یەن بەو شێوازە بەبێ دەستکرد بەبێ هیچ شتێکەوان ئەگرن بە دەستەوە تێکڵاوەکەن لەگە پاشۆڕەکانی ماڵانی ترە کەواتە ئێمە پاشۆڕی نەخۆشمان هێنا لەگە پاشۆڕی ئینسانی ساغا تێکەڵاومان کرد ئەمەیە دەسەرەکە ئەمەیە کاریسەکە کە خەڵک نایزانێ هۆکارێک من نایشارمەوە یەکێک لە هۆکارەکانی دروستبوون یا زیابوونی شێپەنجە لە شاری سلێمانی و لە کوردستانە دەگەڕێمەوە بۆ کردداری ڕزگار نەبوون لە پاشەڕۆ ماخون نییە تۆ لە شارێکی و کوسلمانە وە پێ و ئامارەی کە دکتۆردانا پسپۆڕی نەخۆشیەکانی شێپەنجە باسی دەکات لە ڕۆژێکا سێ کەس لە شای سلێمانی تووشی شێپەنجە بێت دەکرێت یەکێک لەەوە کارانە بگەڕینەوە بۆی خراببوونی ژینگە خراببوونی ژینگەش ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ پاشەڕۆ سەبەبی سەرەکی خراببوونی ژینگەیە هەر لە سووتانیەوە کە بێ بە دووکەڵ و دومەکسیدی کاربۆن و کۆمەڵی گازی تر هەر لەوەی کە ئەو مادانە ژەنگ هەڵدێنن و دەچنە ناخاکەوە و کۆمەڵێ مادەی ژەهراوی دروست دەکات ئەمما دەژارەوانە ڕۆژتاورێ دەگەڕێتەوە بۆ ئێمە یەتەوە ناو شارەکە ئەم شوێنەی کە بەڕێزی شکاری دەدادەکەی بە هەمان شێوە پاشەڕۆکانی هەر تێکەڵ بە خەڵکە بێت بەڵێ من بۆ ئەو ڕاپۆتێکە ئامادەم کردبوو بۆ یەکێک لە ئەو پێشبڕکیانەی لە بواری ڕۆژنامەوانیە کرا من بابەتەکەم تایبەت بوو بە بابەتێکی تەندروستی کە بیتێ لە پاشەڕۆ لەو ڕاپۆتەیە ئاماژەم پێ کردووە کە هەموو پاشەڕۆکانی نەخۆشخانە گشتیەکان کە نەخۆشخانەی وای تیا سەد نەخۆش لە ڕۆژێکاکەوێ بە هەموو کلینکەکانەوە هەچی کلینکە ئێواران ئیش دەکات چی خەسخانەی تایبەتیە کە ئێمە پێڵێن خەسخانە ئەهلیەکان هەچی شوێنێکی ئێمە بواری پزیشکی و بواری تەندروستیشی تیاکەین هەموو پاشەڕۆکانمان دیسانەوە تێکەڵاوکەینەوە لەگە پاشەڕی ماڵانە تۆ چیسێک لە ناو کلینکەکە تا بێتێنی تەخوارەوە بەڕێک و پێچی خێتە ناو چیزی سەجادەکە یای خێتە ناو ئەو شوێنی کە دانێناوە بەڵام لەوە بە دواوە مشکیلەکەمان لەوە بە دوایە چیتەیە تێکەڵاوە بێ لەگەڵ پاشەڕی خەڵکە ئێمە هۆکاری ژێرپەنجە ئەگەڕێنینەوە بۆ زۆربەی کاتەکان بۆ ژینگەیەکی ناتەندروست بۆ ژیان سووتاننی ئەم خۆڵە خۆی لە خۆیە ژینگەیەکی ناتەندروست بۆ تۆ ڕەخسێنەیە کە جسمێکە لەشی تۆ هەست بە نەشیاوی ژینگەکەی ئەکا بۆیە ڕێ بە خۆی ئەیە کە خانەی ناشیاو لە جسمتا دروست ئەبێ دەست ئەکەن بە گەشەکردن تەنێکی غەریبتیا دروست ئەبێ ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ چەند فاکتەرێکی چەند هۆکارێکی دەرەکی پیسبوونی ژینگە واد لێ ئەەکەن یان مەوادی حافظە کە ئێڵێن واد لێەکەن تووشی ژێرپەنجە ببی بۆ مۆزۆی سووتانیش سووتان دەست دروست ئەکا سمۆک دروست ئەکا کە ئەمەش وتمان بە هەناسەوە ئەچێتەوە سیەکانمان ئەمەش هەر زیانێکی تر بۆ مۆزۆی نەخۆشی ڕابوو یان هەناسەتۆنی کە زۆر بمان ئەچینە ئاستی ئەوەی کە بڵین جگەرە کێشین لە 2005 تا ئێستا کۆمپانیا لە دوای کۆمپانیا دێت بەڵام بەداخەوە کارەکانیان ئەنجام نادەن لە مۆعیدی خۆیان کارەکانمان دواخەن بگرە ئێمە هەوڵی جدیمانداوە ئێمە بەڕاستی کۆمپانیایەکمان پێویستە کە ئیشەکەمان زانستانە بێ عیلمیانە بچێتە پێشەوە و کەمترین لە دوا کۆتایی ئیشەکەی کەمترین خاشاک بنێژرێ بۆ ئەوەی ئەو ئیشوکاری و کۆمپانیا بێتە دۆستێکی ڕاستەقینەی ژینگە و ناوچەکە لە معاناتە کۆتایی پێ بەڕاستی چەند ساڵە بەڕاستی من لە ئامارێکە ئاگادارم باز جەنابتان زانارتان هەبێ لەگەڵ هاوڵاتیانە لە هەشتاکانە بەڕاستی دیراسی شێرەکە لە ڕێی بەڕواتی تەندروستی و هەندێک کۆمپانیای بیانیەوە کە نەخۆشیە درێژخایەنەکان لە سا 4 بوو لەم ناوچەیە ئێستا بەداخەوە بۆتە لە سا 15 و 16 ئەمە جێی بەڕاستی جێی خەمێکی گەورەیە لای ئێمە اینجا ئێمە بەڕاستی ئەو مەرجانی کە ئێمە دامانەوە بۆ کۆمپانیای بیانی و ناوخۆیی مەرجەکانمان زۆر مەرجی قورس نییە هەر ئەوەندەیە کە بە بڕەپارێکی کەم ئیشەکەمان بەجێ بەجەکەن چکە ئەوەن داوای بڕەپارێکی خیاڵیەکەن ئێمە بڵێ ساڵانە سەرباری ئەوە ساڵانە ئەم خاشاکە کە دفنێکی بەم شێوازە سەرەتایەش پێم وایە ساڵانە بە کۆمپانیا و خۆمانەوە لەسەر بودجەی سەرۆکاتی شارەوانی سلێمانی کە 6 ملیار دینار ساڵانە لە سەرمانەکەوێت بەڵام ئەوان کە دێنە پێشەوە بڕەپارێکی خیاڵی داواکەن ئەمە لە توانای بودجە و ئیشوکاری شارەوانی وەزارەتمانە نییە زیادکردنی نەخۆشە درێژخایەنەکان بەو ئامارەی کە لە جاران لە 4 بوو ێستا لە 13 بۆ 15 هەستەکەی ڕاستە و خۆ پەیوەندی هەیە بە ئەم خۆڵ و خاشاک و پیسی کە لە قەراغی شارەکان ئێمە هەیە
بەدڵنیایە هۆکاریەکە بەڵام سەرەکی نییە ئەتوانم بڵێم ئێمە ئەم هەموو کارگەیەمان هەیە لێرە لەم ناوچەیە ئەمە هۆکاری سەرەکیە ئۆتۆمبیلمان زۆرە ئەو غازە ژەهراویانە بەڕاستی کە ئۆتۆمبیل دروستێکا ئەو کارگە پیشەسازیان دروستەکان زۆر ڕێژەیەکی زیاتر بەدەر لە خاشاکەکەیە. ئێمەش لێرەوە هەم داوا لە حکوومەت و لایانی بەرپرس و وەزارەتی شارەوانی و سەرجەم وەزارەتەکانی دیکە دەکەین لەگەڵ ناوەندە زانستی و ئەکادمی و زانکۆ بە تایبەتی کە هەمووان پێکەوە خەمێک لە خۆڵ و خاشاشی ئەم وڵاتە بخۆن و وەک بەڕێزیشان ئاماژەیان بۆ کرد یەکێکە لە هۆکارە سەرێکیەکانی زیادبوونی ڕێژەی نەخۆشیە درێژخایەنەکان کە ئێستا دەزانین ئێمە هەرێمی کوردستان بەدەست چەندین نەخۆشی مەترسیداری وەکو شێرپەنجە و وەکو چەندین نەخۆشی دیکەوە دەناڵێنێت. هیوادارین هەم بەدەم داوای بەرنامەکە و هەم بەدەم داوای تەندروستی سەلامەتی هاوڵاتیانی ئەم هەرێمەوە بێن. ئەگەر خۆڵ و خاشاک ئەم هەموو گرفتە تەندروستی و ژینگەیانەی هەیە داخۆ دەبێت چۆن چارەسەر بکرێ و ئەو میکانیزمە چییە کە بگیرێتە بەر بۆ چارەسەرکردنی ئەم پرۆسەیە لە ئەچێتە ژێر پرۆسی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکە کە ئەو چارەسەرکردنی بڵین ئێستا ئێمە لە هەوڵ و تەقەلای ئەو تەندەرین کە بانگێشتی بۆ ئەکرێ کۆمپانیای شارەزا و پسپۆر لەم بوارەیە بەشداری ئەکا ئەوەیە کە چارەسەری خۆڵ و خاشاکە بکرێ بە شێوەیەکی زانستی. ئەم چارەسەرکردنەش لە چەند قۆناغێکا خۆی بینێتەوە وتمان جیاکردنەوە کە جیا کرایەوە ئەو مەواد و هینانی کە کەڵکی لێ وەرەگرێ تەبی یا ئەفرۆشتێ یا بەنەوەی ڕیساکلی نەکرێتەوە ئەمەش کەڵکی هەیە بۆ ئابووری وڵات ینی بە فیڕۆ ناڕوا یەکەم دووهەم ژینگەش پیس نابێت چونکە چارەسەرکردنی سروشتی بوتڵێکی پلاستیک لەوانەیە 100 ساڵی بێ یا 200 ساڵی بێ ینی ئەوە یاڵە هینە بێت بڵین تەحلیلە بێ شی ئەبێتەوە لە ناو سروشتە بەڵام بەم شێوە نوێیە ئەوە ئەچێتەوە بەکارێنێتەوە کە ڕێدێکی تر و سوودمەند ئەبێ وڵات لەو بەرهەمانە. چ پلانێکان هەیە بۆ کارکردن بۆ ڕێساکردن؟ خۆی ڕیسایکلین ئێمە ئێستا ئەو تەندەرەی کە هینیەکەینیانی بەکارێنین ئەوەیە ئەو کۆمپانیانەی کە یەن ئەوان خۆیان هەر کۆمپانیایەک بێزگە لە CV و ئیشی هاوشێوە شێوازی چارەسەرکردنەکەی ینی ئەو شێوازەی کە ئەو بە باش ێزانێ پێشکەشەکە ئێمەش لەلایەن لیژنەیەکەوە یا دەستەیەکەی پسپۆرەوە هەڵسەنگانی بۆ کرێ بە مەرجێ ئەو چارەسەرکردنە کەمترین لاندفڵی ینی پاژماوەی تێکەوێت و چاکترین شێواز بێ بگونجێ لەگەڵ پێوەری ژینگەی نێودەوڵەتی یا بە پێی پرۆتۆکۆڵی کیۆتۆ کەوا ئاوتپوتی ئەم چارەسەرکردنە مەقبول بێ لە ڕووی ژینگە و هەتا لە ڕووی ینی پاک و خاوێنی شاریش. دەوترێت لە ساڵانی ڕابردووە هەندێک کۆمپانیا هاتوونەتە پێشێ بۆ ئەوەی پرۆژە یان پرۆسەی ڕیسایکلین بکەن بەڵام وەکو شارەوانیەکان و شارەوانی سلێمانی بە تایبەتی ڕازی نەبوون بەو پرۆژانە و یان بەو تەندەرانە و وتیانە دەبێت ئێمە شەریک بین لەو کارەیە یان جگەلەوەی کە ئەگەر بە بەلاژە کرێت ئێمەش دەبێت سوودمەندین بکات. کێ سوودمەند بێ ینی شارێک وەڵاوەتەی من ئاگادارم ئەوە چەند ساڵێکە لەم بوارەیە ئیژەکەین لە بۆ خۆڵ و خاشاکەوە بیگەینە ئاستێک وەکو هەموو وڵاتانی دنیا ئەو تەرحە نەبووە ینی لە شارەوانی کەوا شەریکات کۆمپانیاوشت هاتوون ئەڵێن ئێمە بە خۆڕایی ئەیکەین یا هینە بەس ئەوە هیچی ناچێتە ڕووی عملی و جێبەجێکردنەوە چونکە ئەوەی کە بینیومانە لە وڵاتان هەمووی بەبێ بەرامبەر ئەم چارەسەرکردنە ناکرێ بەس ئەکرێ بە شێوەی
وەبەرهێنان بکرێ. گونجاوترین ڕێگا کە زۆر لە شارە پێشکەوتەکانە بەرپا بووە تایە ڕدیوس و ڕیوس و ڕیسایکل کە ئەمانە هەریەکەیان یعنی کەم بەکارهێنانەوە یان دووبارە بەکارهێنانەوە یان ڕیسایکل گەڕانەوە بۆ مادە پێکهێنەرەکانی لی پێکهاتوون. ئێمە مۆزۆمان ئێستا بە ڕیسایکل حەل ئەبێ لەبەر ئەوەی ڕیسایکل ئەو خۆڵ و خاشاکە ئەگەڕێنێتەوە بۆ مادە سەرەتاکانی وەکو مادەیەکی خام لێ ئەتوانین شتەکانی کە ئەبنە هۆی پیسبوونی ژینگە ئەبنە هۆی دروستبوونی خۆڵ و خاشاکەکە جارێکی تر ببنەوە بۆ مادانەی وە کەلوپەلانەی کە ئێمە ئیشمان پێبێت و بەکارهێنینەوە. دەبێت کارگەیەک شێوازێکی ڕیسایل بین واتە گەڕانەوەی ئەو پاشەڕوانە و سودمەندبوون لی بە ڕزگاربوون لی بە شێوەیەکی زانستیانە چارەسەر بکرێت. لێتان ناشارمەوە لە وڵاتی میسر کە من خۆم بینیمە لە نزیک شاری قایرە چەندەها کارگەی ئاهلی تێدایە تایبەتی تایە کارگەی حکومی تایە بۆ چۆنەتی گەڕانەوەی ئەو پاشۆڕێ و ڕزگاربوون لی بەڵام وەکو شارێکی سلێمانی یا شارێکی هەولێر کە ئێمە پێی دەڵێن جاری وایە دەی شوبهێنین بە شاری دووبەی کەڵێن هەولێر نزیک وا دەبێتە دووبەی ئەگەر هیچێک شاری ئیماراتی یا دووبەی بینی بێت ئەو من لە نزیکەوە بینیمە پێشەوەی کە هیچ شتێکی بۆ بکەن ئەو کارە خزمەتگوزاریانی بۆ دەکرێت شۆنێتی ڕزگاربوون لە پاشۆڕەشلەکان واتەش پاشۆڕەی مەجاری واتە زێرابەکان و ڕزگاربوون لە پاشۆڕەی ئەو وشکایە یا ئەوانەی کە خەڵەکەی خاتەینەوە. چۆن ئەکرێت لەم بارودۆخە ڕزگارمان بێت یان چارەسەری کێشەی پاشەڕۆ و خۆڵ و خاشاک چێ لارێمی کوردستان؟ تەڵەن وەکوتم چارەسەر بەو شێوانە یەکەم ئەو شتانی کە هەتا کاتە ئفرەبێ کەمی بکەرەوە ڕیدیوس کەمکردنەوە ریلیس ینی ئەمانە ڕیسایکلین بەم سێ شێوەیە توانی ئەو شتانی مەسە ئەو شوشەی کە بەکاریێنی فرێنەی بۆ شتێکی کە بەکاری بێنیتەوە ئەو کارتۆنەی کە ئەتوێ فڕێبێ بەکاری فڕێمەیە شتێکی کەیتیا هەڵبگرە پێویست دەبێ ئەمانە تەریقەن دەکەمکردنەوە ئەو خواردنەی کە فڕێ محاولە بکە کەمتر بکەیت لە حەدی خۆت یعنی لەو حەدەی کە پێویستە زیاد نەبێ بۆ ئەوی فڕێنەیت ئەمانە هەموو تەریقەن بۆ کەمکردنەوە ڕیسایکلینیشەوە کەوێتەوە ئەرچی شارەوانی کە زەرورە لەسەری بەعزە شتێک حتمیەوە ئەبێ هەبێ کە بکرێ و بەنیسبەت ئێمەشەوە وەکو ژینگە یاسایەکمان هەیە یاسای ژمارە 8 ساڵی 2008 بە بیجۆرەی ئەم یاسایە ئەو هەچ پرۆژێگە کرێ کە خۆی یاساکە فەرزی ئەکا لەسەری کە معالەجەی پاشەڕۆی خۆی بکە بە کەمکردنەوە یا بەکارێنانی تەکنۆلۆژیای تازە بۆ کەمبوونی فەزڵات و پاشەڕۆی یعنی بە جۆرەی یاساکەی ئێمە خۆی مەفروزە پاشەڕۆی خۆی چارەسەر بکە و یا کەمی کاتەوە بە کەمترین شێوە ڕیسایکلین لە کولی فەردێک لە ماڵی خۆیەوە دەست پێکا یەکەم بە جیاکردنەوەی شتەکان یعنی تۆ بتوانانی ئەو کۆمپانیانەی کە خۆڵ و خاشاک وەکەنەوە ماوەدەکان جیا کاتەوە ماوادی عوزوی بەجیا دابنێ ماوادی شوشە و پلاستیکات بەجیا دابنێ ئەوەی خەتوەیەکی یعنی دەست پێشخەریەکی باشە بۆ ڕیسایکلین کە بتوانی کاری لەسەر بکەی ئەرچێکی زۆر کەمەکاتەوە و پاشماوەی بینا و شتیوامان هەیە وەکو بڵێن بلۆکی شکاو ئەوانە دیسان وتوانێت لە سەناعەتی موادی ئینشایە بەکاربێتەوە. ئێمە بەنسبەتی ریسایکلەوە ئەتوانین سەیری ئێرە بکەین ئەم سێ سلایدە ئەڵێ یەکەم ڕجوز یعنی تا بتوانی ئەو مادەیە کەمترین لەو مادەیە بەکاربێنیت. دوایەوە باسیەوە کاتەوە ریوست دیسان بەکاری بێنیت. دوایەوە ریسایکلی بکەیت. ئەم سێ خەتوەیە ئێمە باپیرمانەمەیان بەکارهێنا وەکو میسال بۆ ئەوە کە مناڵێکیان نەبوو جلی ئەو مناڵە دروستیانە کرد بۆ مناڵێک ئەو جلیان هەڵەگرت بۆ مناڵی داهاتوو مانای ریوزیان نەکرد. دوایەوە هاتنەوە کە ئەو جلە ئەدەڕاویە هی نەبوو دیسان بەکاریان هێنا بۆ دۆشەگێک بۆ هەرچی شتێک لەناو ئەو ماڵە ببێت. خوتوەی ئاخری کە ریسایکڵ معنایەوەیە وەکو پلاستیک تۆ ئەتوانی ئەو پلاستیکە کەڕەتێکە بەکاری بێنیت. ئەگەر وەکو خۆی بەکارێنێنیت ئەتوانی بەکاری بێنی بۆ مەبەستیکە کە میسالێک بۆ ئەوە لە وەختی خۆی ئێستش نازانەگەر ئەو زەماوە تەنەکەیکی ڕۆن
کە بێکاریان هێنا بۆ ڕۆن دوایەوە بەکاریان هێنا بۆ مەبەستی کە ڕەحەتیان لێ دروستە کرد مەنقەڵیان لێ دروستە کرد فڕێیان نایە بەکاریان هێنا میکانیزمی کاری ریسایکلین ئاسان نییە ئەگەر لە چاو وڵاتێکی وەکو ئێمەیە بەڵام پێویستە ئێمە یەکەم جارە بێت محاولەی خۆڵجیاکردنەوەکە بکەین خۆڵەکە لە شوێنێکەوە ئەبرێ بۆ فاکتری بۆ ئەو معاملانە جیا ئەکرێتەوە کرێکار ئەماکە پێویستمان بە خەڵکی ئەکادمی هەیە بۆ بەڕێوەبردننی ستێپەکانی تری بۆ نمونە کیمیا بایلۆجی هەرێک لە ئەندامانی سەحە ئەتوانن ئەم ئیشانە بەڕێوە ئەبن وەکو خەڵکی ئەکادمی بۆ جیاکردنەوە و پۆلێنکردنی مادەکان پۆلێنکردنی مادەکان هەر لە جیاکردنەوەی شوشە کاغز پەڕۆ ئەمانە هەمووی جیا ئەکرێنەوە و هەتا با بڵێن ئێستا وای لێ هاتۆ بە پێی ڕەنگیش ئەتوانین جیان بکەینەوە بۆ نمونە تۆ شوشە جیا ئەەکەیتەوە شوشەت هەیە ڕەنگی شینە قاوەیە ئاویە هەر یەکیان پێکهاتەیان جیاوازە ڕەنگی تێکەڵ کراوە بۆیە ئەمانەش جیا ئەکرێنەوە ریسایکل ئەکرێت جارێکی تر بۆ ئەو مادانی لی پێکهاتون و دروستکردنەوەی هەمان شت یان شتێ نزیکتر لە خۆیەوە. میکانیزم و پرۆسەی ڕیسایکلین چۆن دەکرێ و چ لایەنێک پێویستە بەم کارە هەڵسێ و چه ئامادەسازیەک لە ئێستای هەرێمی کوردستان بۆ ئەو بوارە کراوە یان ئەگەر نەکراوە دەبێت چی بکرێت؟ ئێمە ئەو جیهەتەی کە مەسئولیەتی ئەو ریسایکلین لەسەر شانی خۆیت وەکو شارەوانیە وەکو جەماعەتی شنگەیە ئێمە سەعدادی کاملمان هەیە وەگەڵیان دانیشین و خوتەیەکی کامل بۆیان دابنین و بەواسطەی لیژنەی استشاری سەرۆکایەتی زانکۆ ئەتوانین وەگەلیان بگەینە اتفاقێک و دەست بکەین بە ئیشکردن. ئەوەی من ئاگادارم ئێمە ینی پێش چەند ساڵێک نووسراوشتمان کردووە بۆ زانکۆی سلێمانی کەوا هاوکارمان بن لە ڕووی ینی دانانی هەندێ بڵێن شەهادەی ماجستێر و دکتۆرا و هین لەم بوارە یا هەستن بە دروستکردنی دراسە و راپۆرت لەسەر ئەم بابەتانە بە تایبەتی کولی هەندەسە چونکە خۆڵ و خاشاک پەیوەندی باوانەوە هەیە یا کولیاتی علوم ئەمانە پێویستە ئەو بەحسانەی کە ئیکەن لەسەر بۆ وەرگرتنی شادەکان خزمەتی فەرمانگەکان بکە بەنسبەت شارەوانیەوە پێویستی بە هین هەیە پێویستی بە دراسەیە لەسەر خۆڵ و خاشاک پێویستی بە دراسە هەیە لەسەر ئاوەڕۆ پێویستی بە دراسەیە لەسەر هاتوچۆ ئەمانە بەڕاستیە تا ئێستا من خۆم هیچ دراسەیەکم پێ نەگەیشتووە لەو زانکۆیانەوە لەم بوارانەیە یعنی ئەوانە کردویانە با بۆمان بنێرن ئەگەر ئشتیانەوە بیکەن بابێن ئێمە بە هەموو جۆرە هاوکاریانەکەین چی داتامان هەیە ئەی خەینە بەر دەستیان بۆی ئەو بەحسە ئەنجام بدەین ئەویش لە ئەنجامدا شارەکە کەڵکی لێوەرەگرێ ناوەندە زانستیەکان و زانکۆ بە تایبەتیەڵێ ئێمە لە ئێستادا لە توانامانە هەیە ڕیسایکل ئەو پرۆسی ڕیسایکلینە بگرینە ئەستۆ و بە گروپی خۆمان و بە کارمەند و دەستی کاری خۆمان بیگرینە ئەستۆ و سەرپەرشتی و ویشە بکەین بەڵام فەرمانگە حکومیەکان و شارەوانی بە تایبەتی مفاتەحەی ئەمە ناکە بۆ ئەو کارە. بەدڵنیایە من پێچەوانەی بیرڕاکانیەوە چکە تەنانەت بۆ پۆلێنکردنی با بڵێن بۆ جیاکردنەوەی خاشاکە و دیراسەکردنی زانکۆکانی خۆمان کە بۆ خاشاکردنی و کۆمپانیەکانی دەوروبەکە هاتوون تا پێشەوە بەستافەکانی من کراوە و لە ڕێی شارەوانیەوە کراوە تەنابووجی ئەوەشیان نەبووە کە خۆیان پۆلێنکردنی خاشاکردنیان ڕوپیەکی خاشاکە بکەن پەنایان بۆ کارمەندەکان ئێمە نەبێت چ خوازەڵە کە بڵین ئەو پرۆژەیە کە ئەوان جێبەجێین و ئێمەش دەرگامان دەواازەمان لەسەر پشتەکە هەمیشە هەر کەسێک بۆی هەیە دیراسەیەک یاخود زانستیەکمان بخاتە بەرچا ڕوونێکمان پیشاندا بۆەوەی کە خۆمان یاخود ئەوان بە هامانگی چارەسەری خاشاکە بکەین و ئیشەکەمان مۆدێرن و زانستانێتر بەڕێوەبەری ئەوەی کە پێویستە بیکات دەستخستنەوە دەستیەکی شارەوانی و حکومەتە
کە زیاتر لەبەر ئەوەی من پێ دەڵم تێچوونی زۆری ئەوێ پێویستی بە تێچوونی زۆرە کرێکاری ئەوێ خەڵکی ئەکادمی ئەوێ لەبەرەوە پێویستی بە دەسەڵاتێک و بەرپرسیارێک هەیە کە ستێپەکانی مەرحەلەکان بەڕێوە ببات پشتگیری لێ بکە و تێچوو دەرچوونی زۆری ئەوێ ئەم ئیشە بەڵام شتێکی مستحیل نییە بۆ شارێکی وەکو ئێمە لەبەر ئەوەی ئێمە وێستمان زۆرە خۆڵ و خاشاکمان زۆرە ئەبێتەوە بە سەروەتێک بۆ ئێمە یەکەم جار ئێمە پارە سەرف ئەەکەین بۆ ئەو سەروەتە بەڵام دوایی ئەو پارەمان بۆ ئەنێرێتەوە لەبەر ئەوەی ئەبێتەوە بە مادەیەکی خام لە باتوی جارێکی تر شتەکان بێنینەوە ناو وڵاتەکەمان ریسایکڵە بکەین سوودمان دەبین لە چه بوارێکەوە سوودمان دەبین لەوەی کە ژینگەیەکی خاوێنمان هەبێ کەەوە شتێکی زۆر ئەساسیە بۆ ئێمە لەم ڕۆژانە تەندروستیمان زۆر مهمە بێ ئاگامان لە تەندروستی خۆمان بێت بۆ ئێمە بۆ نەوەی داهاتوش ئەوە یەک دوو ئێمە ئەتوانین بەعزی مەوادەیە وەکو شوشەیە وەکو پلاستیک ئەگەر خۆمان بەکاری نێنین ئەتوانین تەزیری بکەین بۆ دەرەوە ئەم لێ سابە بێنین سێ ئەو دار و درەختە وەلو معمەلمان نییە مێسە بۆ دروستکردنی وەرەق بەسەوە هەر بە شتێکی عالمی ئەمە سەیر دەکەین چونکە ژینگە شتێکی عالمیە سوودمان دەبین لەوە نقطەیەکی زۆر ئەساسی هەیە ئەوەش ئەوەیە ئێمە کادرێکی گەورە ئەتوانین بخەینە ئیشەوە لەم تەکنۆلۆژیە هەموو هاوڵاتێک لە بەردەمی ماڵی خۆیەوە پاک و خاوێنی کۆڵانەکەی بەردەمی ماڵەکەی بپارێزێ و خۆڵ و خاشاک بە شێوەیە کۆکەنەوە کە ژینگە پیس نەکا بۆی ئەم کۆمپانیانە لەم کاتەیە بتوان بە ئاسانی کۆیکەنەوە و بچێ بۆ شوێنی خۆی تەمان ئێستا چێ بۆ ئەو لاندفڵی کە شارەوانی هەیەی لاندفڵێکی زانستی نییە کۆمەڵێک کێشەی تایە بۆیە پرۆسەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکە ئەوەیە کە کۆکردنەوەکە بە شێوەیەکی زانستی بێ و چارەسەرکردنەکەش بە شێوەیەکی زانستی بێ ئەمەش پێویستی بە هاوکاری هەموو هاوڵاتیانەیە بۆی شارەکەمان جوان بێت ئەوش زیاد فرێنێن ینی ئەوە ngە بکەن کە پێویست بێت ئەوە بخۆن کە پێویستیانە ئەوە لێنێنە کە زیایە لە خۆیان و ئەیڕێژە نەحایەکە و گونەحبارە بن داواکاریم لە هاوڵاتیان ئەوەیە کە خۆیان هەموو هاوڵاتیان بە ئەرکی سەرشانی خۆیان بزانن کە داوای ڕیسایکلین بکەن لە حکوومەتیش بە دڵێکی فرانەوەی گویان لێ بگرێ چەند لە توانایە هەیە یارمەتی ئەو مۆزۆ ئابات کە بتوانین ئێمە فاکتەرێکی مەعاملێکی ڕیسایکلین دابمەزرێن بۆ وڵاتەکەمان. لە ماوەی ڕابردوودا بەرنامەی شەنتان پێشکەش کرا ڕێز و خۆشەویستی ئامانچێ من و ستافی بەرنامەی شەن قبول فەرمونون تا بەرنامەی ئایندا شاد و کامەران بن.